إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، هەر شتێک لەم سەرزەویەدا کە ڕوو ئەدات، لەم بوونەوەرەدا کە ڕوو ئەدات، هەمووی بە عیلم و ئیرادە و زانیاری خوای پەروەردگارە. ئەو ئاگرەی کە لە ئەمریکا کەوتۆتەوە بێگومان بە ئەمری خوایە، بە ئیرادەی خوایە، بەڵام حکمەتی ئەو ئاگرە چییە 100% کەس نازانێ. ئێمە نایزانین، ئەوە ئیشی خوای پەروەردگارە، چونکە ئێمە هیچ پەیامێکمان لە ئاسمانە بۆ نەهاتەوە هۆکارەکە لەبەر ئەم ئاگرم لە ئەو وڵاتە کردەوە. بەڵام ئەم ئاگرە کە بەر بووە لەم وڵاتە زلهێزە، پەیامێکە بە ئێمەی دەگەیەنێ، فێری ئەومان دەکات کە هەموو قووەت و دەسەڵاتێک بەرامبەر بە قووەت و دەسەڵاتی و هێزی خوای گەورە لاوازە. ئەمریکا کە بەهێزترین وڵاتە، بەڵام تەماشا دەکەی بەرامبەر دوو مەخلوقی خوا دەستە و سان دانیشتۆ هیچی پێ ناکرێ، ئەویش ئاگر و بایە، مەخلوقی خوان. بەڵام لە کاتێکە خوای پەروەردگار شتێکی ئاسایی کردووە، ئەگەر لە سەتەها شوێنەوە ئاگر ببارێنێتە خوارەوە بەسەریانە، ئەو کاتە هەر هیچیان پێ ناکرێ. ئەگەر خوای گەورە بایەکە 100 قات بە قووەتکە، چیان پێ دەکرێ؟ بۆیە هەرچەنێ بە قووەت و بە هێزبی، بەڵام بەرامبەر بە قووەت و دەسەڵات و هێزی خوا هیچنی سفری. لەگەڵ ئەوەدا تەماشا دەکەی ئەو هەموو هێزە ئاسمانی و دەریایە و وشکانیان هەیە، بەرامبەر بە دوو مەخلوقی زەعیفی خوا چیان بەسەر هاتووە. دەڵێن دەسەڵاتی ئێمە تیانەما و لە توانای ئێمەدا نەماوە. حتا شەبەکەی CNN ئەمریکی کە لەلانەی زۆرێکمان بینی بێتمان کە ئەمریکیە دەڵێت هیچ نیزامێکی ئاگر کوژێنەوە نییە لە عالەمە بتوانێت ئەو ئاگرە بکوژێنێتەوە. بۆچی؟ لەبەر ئەوەی بایەکی بەهێزی لەگەڵایە. باشە کێ بایەکەی نارد؟ خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ وهو الذي أرسل الرياح يرسل الرياح. أرسل الرياح لە چەند شوێنە خوای گەورە باسی دەکات. خوای گەورە ئەو خوایەیە کە با دەنێرێ، بەهۆی بایەکەوە دەسەڵاتیان نەماوە، چونکە تائیرەکان ئەوەی کە ئاگر دەکوژێنێتەوە ناتوانێت ئیشەکان بکات لەبەر بایەکە. کەواتە فێری ئەوەمانی کرد. ئەمە پەیامێکە ئێمە فێر دەکا ئەم ئاگرە کە دەسەڵات و قووەتی خوا لە سەروی هەموو دەسەڵاتێکەوەیە. هەرچەنێ بەهێزبی لەسەر زەویە کە خوای گەورە غەزەبێکت توش بکە و بەڵایەکت بۆ بنێرێ، لاواز دەبیت، هیچ دەسەڵاتێکت نییە. کەواتە گەورەی دەسەڵاتی خوا کوا ئەوە ئەمریکایی کە دەیانوت ئەو وڵاتە ئەجنەبیانە کاکە هەور دروستەکەن و بارانە بارێنن، کوا بارانەکەیان بۆ نەباران؟ ئەو بارانە لەکوێیە؟ کوا هەورەکە؟ خۆگەر باران بارێ کۆتایی بە ئاگرەکە دێ. ئینسانی عەقیدە پاک، بیر و باوەڕ پاک قەت شتی وا ناڵێ. ئینسانی منافق و تێنەگەشت و لە دین شتی وا دەڵێ کاکە هەور دروستەکەن و بارانە بارێنن، دەی فەرموبابی بارێنن. هەموو شتێ بەدەستی خوایە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ وما تسقط من ورقة إلا يعلمها. ئەوە عەقیدە و بیر و باوەڕی ئێمەیە. خوای گەورە دەفەرمێ یەک گەڵادارێک بەبێ عیلم و ئیرادەی خوا ناکەوێتە خوارەوە. سوێن بە خالقی ئەرز و ئاسمان، یەک گەڵادارێک لەو ئەمریکایە بەبێ فەرمانی خوا نەسوتاوە و نەکەوتۆتە خوارەوە. تەواتە هەموو شتێ بەدەستی خوایە. ئەمە قەزا و قەدەرە باوەڕمان پێیەتی، بەڵام حکمەتەکە چییە 100% ئێمە نایزانین. والله أعلم. ئەم ئاگرە فێری ئەومان دەکات هەر کەسێک معجیبێ بەخۆی، هەر کەسێک لوتبەرز بێ، هەر کەسێک خۆی بە گەورە بزانێ، خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە. قەومی عاد کە قەومی هود پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ لە قورئانی پیرۆزە خوای گەورە باسییان دەکات، دەیانوت چی؟
وقالوا من أشد منا قوة دەیانوت کێ هەیە لە ئێمە بەهێزتر بێ کێ هەیە لە ئێمە بەهێزتر بێ کەس نییە بەڵام خوای گەورە بایەکی بۆ ناردن 7 شەو 8 ڕۆژ ئەم بایە لێیانیدا هەر هەمویانی وێران کرد و هەمویانی کوشت خوای گەورە بەس بەبا لە ناویانی بایەکی بەهێز بایەکی بە قووەت خوای گەورە قەومی عادی لە ناو برد و ڕەگ و ڕیشیانی دەرکرد دەرەوە چونکە دەیانوت وەقالوا من ئەشەد منا قووە کێ لە ئێمە بە قووەترە کەس نییە بەڵام خوای گەورە دەفەرمێ ئەوەلەم یەڕوا ئەن الله الذي خلقهم هو أشد منهم قوة ئەی باشە ئەوانە نازان کە ئەو خوایە کە خالقی ئەوانە بەدیهێنەر و دروستکەری ئەوانە زۆر لەوان بەهێزترە دەی خوای گەورە بەبا لە ناوی بردن ئەمانیش دەیانوت ئێمە هیچ کەسێک پێمان ناوێرێ سەرۆکی ئەمریکا دەڵێ هیچ کەسێک ناتوانێت بەرەو ڕووی ئەمریکا بێتەوە چەند ڕۆژێک پێش ئێستا وتی هیچ کەسێک ناتوانێت واتە مەبەستی خوانیە مەبەستی مەخلوقاتە هیچ مەخلوقێک واتە لەسەر زەویە ناتوانێت بەرەو ڕووی ئێمە ببێتەوە چونکە ئێمە وڵاتێکی زلهێزین بەڵام خوای گەورە دوو مەخلوقی بۆ نارد کە باو ئاگرە وای لێکردن لەسەر چۆک دابنیشن لە کاتێکە ئەو دوو مەخلوقەشی بە کەمی ناردۆ بۆیان بەپی غەزەبەکەی خوا نییە هێشتا کەواتە هەرچەندی ئینسان لە خۆی بایی بێ ڕۆژێکە بێ خوای گەورە لوتی دەشکێنێ بۆی لە خۆتان بایی مەبن لە بچووکەوە تا گەورە نەک تەنها کەسێکی دەسەڵاتدار مرۆڤێکی نەخوێنەوار داما و گیرفانی بەتاڵ بێ هیچی نەبێ لە خۆی بایی بێ خوا لوتی ئەشکێنێت چ جای کابرای دەسەڵاتدار بێت هیچ کەسێک نابێت لە خۆی بایی بێ بە شانازی بە دەسەڵاتی خۆیەوە بکە بە پارەی خۆیەوە بکە بە عاقڵی خۆیەوە بکە لەوانەیە لە چرکەیەکە خوای گەورە عەقڵ و ماڵ و سەرەت و سامان و هەمووی لێ بسێنێتەوە شانازی بە خۆتەوە مەکە شانازی تەنها بە دینەکەتەوە بکە بەڵێ هیچ کەسێک ناتوانێت بەرە ڕووی ئەمریکا بێتەوە بەڵێ بەتوانی خوای گەورە مەخلوقی بۆ نارد ئاگرێک لەگەڵ هەوایەکە بایەکە ئەو بایە سوبحاڵە بە چاویش نابینرێ کەس بابینێ بە چاو نابینرێ بەڵام چۆکی بۆ وڵاتە زلهێزەدانا لە کاتێکە بە چاویش نابینرێ کەواتە دەسەڵات تەنها لای خوایە گەورەی تەنها لە خوا جوانە لە هیچ کەسێک جوان نییە بێگومان ئەم ئاگرە کە بەر بووە لە وڵاتە وێرانی کردن ئەومان فێر دەکا هەر کەسێک بێ باوەڕ بێ بە خوای گەورە گاڵتە بەخوا بکات خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە ئەو ئافرەتە گوێمان لێ بۆ ئافرەتە کۆمیدی ئەمریکیەکە کە ناوی نیکی جلاسەرە ئەڵێ چی گوێتان لێ بۆ ئافرەتێکە پێش ئەوە دەڵێ پەنا بە خوای گەورە باسی کۆمەڵێک جائیزە دەکا کە تەوزیعیان کردووە کە بە کەسە ئەوانەی کە هۆڵیودن کە ماڵەکانیان هەمووی سوتا قورکرا بەسەریانە کە پێشتر پێ ئەکەنین ئەو ڕۆژە کاتێکە گاڵتە بەخوا دەکا ئەڵێ فڵان ئەوەنەی هێنا ئەوەنە دەنگێنا بەڵام ئەڵێ خوای ئەم کەونە نەعوذ بالله هیچ دەنگێکی ناو سفر بوو دەنگی نەهێنا بۆیە زۆرێک لە ئەمریکەکان لە ڕۆژنامە نووسەکان ئەڵێن هۆکاری سەرەکی ئەم بەڵایەکە بەسەر ئێمەدا هەدە و ئافرەتە بوو بەڵام خوا دەزانی ئەوەیە ئەوەی ئێمە نازانین ئەوەیە لوت بەرزەکەیە هەر شتێک ئێمە نایزانین بەڵام گاڵتە بەخوا دەکات ئەڵێ خالقی ئەم بوونە و کەونە لەم شارەدا بوونی نییە جوود هیچ دەسەڵاتێکی نییە بە ئاشکرا گاڵتە بەخوا دەکات بەڵام هەر دوای ئەوە خوای گەورە چی بەسەر هێنان هەر کەسێک گاڵتە بەخوا بکات بۆ یەکێک لە سەرۆکەکان کە لە هەشتاکانە هەڵبژێرا سەرۆکی بەرازیل وتی ئەگەر 500,000 دەنگ بهێنم خوایش ناتوانێت نەعوذ بالله ڕێگری لە من بکە بەڵێ 500,000 دەنگ هێنا زیاتریش بەڵام سبحان الله ئەمڕۆ ناوی دەرچوو کە ببێتە سەرۆکی بەرازیل بەڵام پێش بەیانی خوای گەورە ڕۆحی لێسەندەوە هیچ کەسێک ناتوانێت گاڵتە بەخوا دەکەی دەدڵنیا بە پێش ئەوی سوێنەکەی بخوا ببێتە سەرۆک خوای گەورە ئینتیقام و تۆڵەی لێ کردەوە گاڵتە بەخوا مەکەن گاڵتە بە دینی خوا مەکەن خوای گەورە تۆڵەی زۆرە وی گاڵتە بەخوا بکات لە دنیا و لە قیامەت خوا زەلیلی دەکات بەڵێ خۆشەویستان ئەم ئاگرە فێرمانی کرد ئەوانەی کە زاڵم بن خوای گەورە عقوبەیان ئەدات خوای گەورە سزایان ئەدات تۆ بڵێ ئەمە ڕەحمەتی خوایە زەحمەتە 100% بڵێ غەزەبی خوایە زەحمەتە بەڵام دڵنیا بە خوا غەزەبێکی لێیان گرتووە
بەڵام چەندێک غەزەبی خۆیان ڕێژەکە ئێمە نایزانین، بەڵام ئەوە ڕەحمەت نییە چونکە ڕوون و ئاشکرایە. زاڵم خوای گەورە ئاوای بەسەرا دەهێنێت. تەماشا دەکەی خوای گەورە بەهۆی ئەو ئاگرەوە لوتی ئەو زاڵمانیشکان، لوتیانیشکان وایان لێ هاتووە سبحان الله، خۆتان بینیتان پەنایان بردوتە بەر سجنەکان ئەڵێن بڕۆن ئاگرەکان بکوژێنەوە. وڵاتی ئاوای بەسەرا بێت. ئێمەیان زەلیل کرد، خوا زەلیلیانی کرد. ئێمەیان کوشت، خوا کوشتیانی. ماڵی ئێمەیان سووتان، خوای گەورە ماڵی سووتانن. گاڵتەیان بە ئێمە کرد، خوای گەورە گاڵتەی پێکردن. ئەویان لێ دەکات هەر لە دنیادا پێش قیامەت. خانوو ئێمەیان سووتان، خانوو خۆیان سووتا. غەزەیان کردە خەڵووس، خوای گەورە باشترین و دەوڵەمەندترین شاری خۆیانی کرد بە خەڵووس. ئەوەی کە لە ساڵێک و 6 مانگە لە غەزە ڕوویدا بە چەند ڕۆژێک لە ئەنجلوس ڕوویدا، لۆس ئەنجلوس. تەماشاکە ڕسمەکان هەروکێک وایە، هەردووکی دەڵێ بە سەدەها و هەزارەها تەیارە قەسفی کردو و ڕوخانیوێتی هەمووی وەران بوو. کەواتە زاڵمەکان کاتێک کە خوای گەورە سزایەکیان بۆ دەنێرێ، پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم خوای گەورە هەموویان دەگرێتەوە، بەڵام لە قیامەتە بەپێی نیەتەکەی خۆیان زیندویان دەکاتەوە. لەوانەیە خەڵکی باشی تیا بوو بێ، بەڵام تەڕ و وشک پێکەوە دەسووتێ، بەڵام لە قیامەت خوای گەورەوەی چاک بێ چاکی لەگەڵا دەکات. بەهۆی کۆمەڵە کەسێکی خراپەوە خوای گەورە سزا بەسەر خەڵکا دەڕژێنێت. بۆیە بەڕاستی گوێم لە بەسەر ئینێک بوو، گەنجێک بوو، مناڵێک بوو، زۆرتان گوێتان لێ بوو. مناڵێکە باوکی کوژراوە، باپیری کوژراوە، مامەی کوژراوە، خوا بە شەهیدیان قبوڵ کە بە گریانە و دەڵێ چی؟ اللهم أرنا فيهم يوما أسودا. خوایان ڕۆژێکی ڕەش ببینین دەربارەی ئەوان. بێگومان ڕۆژە ڕەشەکەیان هاتە پێش. خوای گەورە دوعای دوو نەفەریاوە قبوڵ دەکات. وەڵا ڕۆژە ڕەشەکەیان بینی بە چاوی خۆیان، وڵاتیان ڕەش بوو، وێران بوو. چونکە زۆر جار ئێمەیان ڕەش کرد، ئیتر خۆیان یا دەسەڵاتەکان ئەوانەی کە داهێنە پێیان چێ بوو تەیارە و تۆپی ئەدا بە بەعس بۆ ئێمە بکوژن و کیما بارەمان کرد، ئەنفالمان کرد. چێ بوون؟ هەر ئەمانە بوون. چێ بوون؟ ئەم وڵاتە شەرق الئەوسەتیان هەمووی وێران کرد و کاولیان کرد، هەر ئەمانە بوون. چێ ئیسرائیلی بەهێز کرد؟ هەر ئەوەیە کە ئەمڕۆ ماڵەکەی سوتاوە، خانۆکەی سووتێ و شارەکەی وڵات وێران بووە. هەر ئەوانە بوون. خۆیان یا کلکەکانیان بەرەدەنە گیانی ئێمە، بەڵام نازان ڕۆژێکیش دێ لە تاریخ و مێژووی خۆیان ناشتی وا ڕووی نەداوە. ڕۆژێکی ڕەشیان توش بوو، خوای گەورە هەموو شتێکی لەبیر بردنەوە، هەموو خۆشی و شادیەک. کەواتە دەسەڵاتی خوا زۆر گەورەیە. هۆی دژایەتی خوا بکە و زاڵم بێ، هەر لە دنیا پێش قیامەت خوا زەلیلی دەکات، لوتی دەشکێنێ. یا ڕەبی خوایە وڵاتی ئێمە لە غەزەبی خۆت لە خراپە بە دوورکە، یا ڕەب العالەمین. خوایە گەنە گوناهی دایک و باوکم بردوەکانمان خۆش بی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، ئەم ئاگرا فێرمانی کرد کە بەڕاستی ڕژاندنی خوێنی ئەو کەسانی کە مەزڵومن لای خوای گەورە بەزەر نابێت. ئەوانەی کە خوێنی موسڵمانان دەڕژێنن یا غەیری موسڵمانان کە بەناحەق دەیان کوژن، لای خوای گەورە ئەو خوێنە بەزر نابێت. ئەو سزایی کە بۆی داناون بەزر نابێت، چ لە دنیا و چ لە قیامەت. چیان بەسەر خەڵکە هێنا؟ خوای گەورە بەسەر خۆیانە هێنای، بەڵام هێشتا ماویانە. ئەوەی کە لەخوا بۆ قیامەت بۆیانی داناوە زۆر گەورەترە. سزای دنیا هیچ نییە بۆ زاڵمەکان. جەرگی خەڵکیان سووتان، خوای گەورە جەرگیانی سووتان. ماڵی خەڵکیان سووتان، خوا ماڵیانی سووتان. خەڵکیان زەلیل کرد، خوای گەورە زەلیلی کردن. بۆیە هەر کەسێک بەڕاستی خەڵکی بە ناحەق بکوژێ، ئەو خوێنی کەسە مەزڵومە لای خوا بەزر نابێت. بە هەزارەها بە ملیۆنەها کەس دوعایان لێ دەکات. دوعای کەسێک قبوڵ بووە کە خوایە ئەم زڵمە قبوڵ نەکەی. لە وڵاتێکی موسڵمان و چەند وڵاتێکی موسڵماندا ئەم هەموو خەڵکیان کوشت، خۆیان یا کلکەکانیان کە یارمەتیان ئەدەن و فڵان کەس بکوژن و فڵان بنە ماڵە بکوژن،
فڵان شار وێران بکەن لەو لاوە تیرۆرستانی داعشیان بۆ ئێمە دروست کرد ماڵی هەزارە کەسیان بە قوڕ گرت لەو لاوە لە شوێنەتر بەڵایەتر دروستەکەن ئەمانە بۆچی دروستی دەکەن ئەم زاڵمانە خوای گەورە ئاگادارە لە هەموو زڵمەکانیان و ئەو خوێنەی کە بەناحەق ڕژایی مسلمانان و غەیری مسلمانانیش کە مەزڵومن لای خوای گەورە بەزر نابێ کە تۆ ژیانی خەڵک ڕەش دەکەی دڵنیا بەخوا ژیانی خۆش ڕەش دەکات غەدر لە خەڵک دەکەی دڵنیا بەخوای گەورە ناهێڵێ بەسەرتەوە بچێ جا زوڵم پێغەمبەری خوا فەرمیێ سازم تاریکیە لە ڕۆژی قیامەتە هەندێک جار لە دنیاشدا زاڵمەکان ڕۆژی ڕووناکیان لێ تاریک دەبێت پێش قیامەت بۆیە خەم مەخۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ کافرەکانە جەنگی دەکرد دەیفەرموو لەگەڵ سەحابەکانە دەیان فەرموو قەتلانا فی الجەنە وقەتلاکم فی النار ئەوەی کە لە ئێمە دەکوژرێ لە بەهەشتایە ئەوەشی لە ئێوە دەکوژرێ لە جەهەنەمایە بۆیە بە زاڵمەکان دەڵێن بە وڵاتە زلێزەکان ئەوانەی کە بێدینن کوژراوەکانی ئێمە ئینشاڵڵا لە بەهەشتان و شەهیدن هینەکانی ئێوەش لە دۆزەخان بۆیە شانازی پێوە دەکەین ئەوە فێرمان دەکات کە خوێنی مەزڵومەکان بە هەدەر نەچوو بێگومان خوای گەورە تۆڵیان لێ دەکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای لێکردن کاتێکە لە غەزای ئوحود غەزای خەندەق ئەحزاب پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کافرەکان مەشغوڵیان کرد حتا وای لێ هات نوێژی عەسریان فەوتا لە بینی مەغریب عیشا کردیان لە حەدیث صحیح بوخاریاتەوە لە بینی مەغریب عیشا نوێژی عەسریان کرد چونکە بە مەجالیان پێ نەدرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی فەرموو فەرمووی ئەمە لە صحیح بوخاریە ملأ الله بيوتهم وقبورهم وبطونهم نارا خوای گەورە ماڵەکانیان ئەو کافرانە ئەو بێدینانە جوولەکە و غەیری جوولەکەکان فەرمی خوای گیان ماڵەکانیان چی تریش قەبرەکانیان ناوسکیان پڕ بکە لە ئاگر کێ وای پێغەمبەری خوا ساسم کە لە هەموو کەسێ بەڕەحمترە ئێمەش دەڵێن خوای گەورە ماڵیان و سکیان و قەبر و قیامەتیان پڕ بکە لە ئاگر بۆ ئەوەی کە ئەم هەموو زڵمە لە خەڵک دەکەن و خەڵکی دەکوشن خوای گەورە تۆڵیان لێ بکاتەوە خراپتریان بەسەرا بێنێ ئێمە پێمان خۆش نییە کەسێک زەرەرکا پێمان خۆش نییە مێرولەیە بسووتەیە بەڵام ئیشەکانی خوا هەمووی جوانە خۆی دەزانێت حکمت چییە بەڵام گرنگ ئەوەیە ئەوەی کە زڵمی لە مسلمانان و غەیری مسلمانان کرد ئەمڕۆ خۆی هاواری لێ هەڵساوە ئیتر حکمەتی چییە سەتاسەت ئەو والله ئەعلەم خوا دەزانێت ئەم ئاگرە خۆشەویستان فێری ئەومانی کرد کە هەندێک جار ئەگەر ئینسان هەڕەشە بکات هەڕەشەکە بەسەر خۆی تا دەشکێتەوە ئەوەی کە هەڕەشەی کرد وڵاتی مسلمانان بکات بە دۆزەخ وڵاتەکەی خۆی بوو بە دۆزەخ هەڕەشە دەکات ئەبێ شەرق الأوسط وڵاتەکان فڵان وڵات و فڵان وڵات کە وڵاتی مسلمانانە بیکەم بە دۆزەخ بەڵام ئاگای لەوە نییە خوای گەورە دەسەڵاتی زۆرە پێشەوەی دۆزەخەکە بۆ ئێمە دروستکە خوا دۆزەخەکەی بۆ خۆی دروست کرد دۆزەخێک کە هەموو شتێک تەڕ و وشک هەمووی سووتا ئەو هەموو خەڵکە زەرەری کرد وا نەزانی ئەو خەڵکەشی کە زەرەری کردووە هەندێکی تایە بێتاوانە هەندێکیشی تایە دەستی لە خوێنی سەدەها و هەزارها موسڵمانە هەبووە خوای گەورە وای لێ دەکا حەتا مردن بە خەم و خەفەتەوە بژین خوای گەورە ئیشی جوانە زاڵمەکان ئیتر ئایا هۆکار چییە بەهۆی باڵندەیەکەوە ئاگری گرتووە بەهۆی کەسێکەوەیە خوای گەورە ئاگرەکەی باراندووە ئێمە هۆکارەکەی نازانین ئەوانی خۆشیانە تا ئێستا نازانن بەڵام گرنگەوە هێشتا واقعەکە ڕووی داوە ئەمڕۆ دەیبینین کە تەماشا دەکەی ئەوان ئاگریان بەسەر ئێمەدا باران بە تەیارە و بە دەبابە و بە هەر شتێک کە تۆپ و تەیارە و هەموو شتێک ئاگریان بەسەر ئێمە باراند خوای گەورە ئاگریشی بەسەر وڵاتی ئەوانە داباراند زۆر سەیرە سوبحان الله دەبینی دارێک چۆتە ئاسمانە وەکو دار گوێزهندە وازم خورمانی دار گوێزهندە سبحان الله لە خوار و ئاگر نییە ناوەڕاستەکەی ئاگری گرتووە زۆر سەیرە بنی ئاگر نییە لە ناوەڕاستەوە دارەکە دەسووتێ گەردەلوول هەیە هەمووی ئاگرە کە دەڵێ باسی دەکەن دەڵێن ئەو گەردەلوولە تقریبا لە هەنە شوێنە 100 مەتر بەرزە بێتەوە پڕە لە ئاگر ناوەکەشی ئەمە چییە
فێرمان دەکات کە بەڕاستی خی گەورە تۆڵە لە کەسێک دەکاتەوە کە زاڵە مستەمکار بێ ئەوەی کە هەڕەشە بکات لە خەڵکی زۆر جار چاڵ بۆ خەڵکی هەڵکەنی خۆی تێدەکەوێ ئەو چاڵێکە بۆ ئێمەی هەڵکەند جارێ خۆی کەوتە نایوەیتر هەموو شتێکی بەدەستی خوایە. بۆیە خۆشەویستان آخر خاڵکە دەمەی باسی کەم ئەوەیە کە ئەم ئاگرا کەوتەوە ئێمەی فێری ئەوە کرد ئینسان چۆن بێ خی گەورەش لە بەرامبەر ئاوای لەگەڵیە ئەوەی سەتری خەڵکی بکە خوا سەتری عیبەکانی دەکا ئەمە لە حەدیث هاتوو. خۆشەویستی خوا فەرموویە صلی الله علیه و سلم من لا يرحم لا يرحم ئەوەی ڕەحم بە خەڵکی نەکا خوا ڕەحمی پێ ناکە ومن لا يغفر لا يغفر له ئەوەی لە خەڵکی خۆش نەبێ خوا لێی خۆش نابێ ئەوەی ناخۆشی لەسەر خەڵکی لا بەرێ خوا ناخۆشی لەسەر لا بە ئەها بۆ چاکە ئەوەی بۆ خراپش بە هەمان شێوە ئەوەی خەڵکی فەزحکا خوا فەزحی دەکا بێگومان ئەمانیش هەموو شتێکیان کە بەرامبەر بە ئێمە وڵاتی ئێمەیان سووتان خوا وڵاتی خۆیانی سووتان ئێمەیان خەمبار کرد خوا خەمباری کردن لوتی ئێمەیان شکان بەو هەموو ناڕەحەتێکە بەسەرمانات خوا لوتی خۆیانی شکان بۆیە ئەوان شاری ئێمەیان سووتان خوای گەورە جوانترین شاری ئەوانی سووتان کەواتە ئاگاداری خۆمان بین لە کۆتاییدا دەڵێم ئینسان هەموو شتێ بگەڕێنەوە بەلای خوا دەسەڵات تەنها دەسەڵاتی خوایە لەم سەرزەویە وهو الذي في السماء إله وفي الأرض إله خواي قال القرآن بيروزا دفرمي خواي قال أو خواي كلا آسمان ولا زوي هر خواي بوي خواي سرزوي الله نك أمريكا وروسيا وفلان شوين أو كفرة كتوبلي خواي سرزوين أو كفرة أو بيباورية أو خواي كلا آسمان ولا زويات أنها خوي خواي والله ميروليك ببي فرماني خوانا كشري ده صلاتي تارتشيه خواي قال ويستي ليه هەرچی تەیارە و هەرچی دەسەڵات و دەبابۆ تۆپیانێ بە یەک چرکە کون فەیەکونیە هەمووی دەکا بە خەڵوز دەسەڵاتی خوا لە سەری هەموو دەسەڵاتێکەوەیە پشت بەخوا ببەستە و گوێ بە زوڵمی هیچ کەسێک مەدا دڵنیا بە ڕۆژێکی ڕەش لە پێش هەموویانەوەیە هەم لە دنیا هەم لە قیامەتیش. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا ولات من لشر وآجاوا بدوركي خوايا أو ظالماني كداني والظلمان يمكن يا ربي خوايا دسيان بشكيني خوايا لوتيان بشكيني خوايا زليليان بكي أو كظلم لمسلمانان وغير مسلمانان لكن يا رب العالمين خوايا هر كسيك لوت برز خوايا لوتي بشكينا هر دا صلاة دارك خوايا ظلم لخلقي دكا وديان كوجي يا ربي خوايا بقوري خو طولي بكروا خوايا ولات من لشر وآجاوا بدورك خوايا أو غضبك لهندي ولاتك دو خوايا ولاتي إيمي بدورك حملة بوملرزو حملة طوفانو حملة آگرو خوايا لا فاوها مشتكي بلايك من باريزي لقناهي دايك باوكم مردو كان من خوش بي خوايا شفاي نخوش كان من بداي بتايبتي أواني داود وعي خيران كدوا آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.